کارانی عزیز و کاتۆ باش هیوادارم هەرساغ و سەلامەت بن. سواز لە بۆ گوێگرتن و ئامادەبوونتان. دەرسی ئەمڕۆمان تایبەتە بە مێژووی تورکیا و چەرخ لە هەفتەی سێمانەی کۆمدا سەرەڵدانەوەی بچووکەکانی پەش بە دەوڵەت تورکیا لەوانە شۆڕش شێخ سەعیدی پیران. ئەنجۆزە بەڕاپەڕین دێ بە شۆڕەش دێتن وانە هیچەگەنە بخۆی لە مەسەلەی ماوە و کاتدا کە کاتێک کوردۆ بە هەمووی چەند مانگێک بە بەڕاپەڕین هەژمارەکرێتن بەرەوەی دەرەنجامەکانیشی وەکو شۆڕش بۆ ئەنجامەکی ئەو تۆی نەبوو لەبەرچە بەداخەوە بەهۆی ئەو شکستانەی بەهۆی ئەم تاوانەبوونی ئامادەکاریەکان بۆ شۆڕش لە کاتی خۆیدا زوو هەڵگرسێ سەدەین باسیەکەی و جیرانی سەرکردەکانی کۆمەڵی ئازادی لە سێدارەدانیان و تاوانەبوونی ئامادەکاریەکان وەزایدەن ناهاوسەنگی هێز لە نێوان دەوڵەتی تورکیا و شۆڕش جێران یاخود ڕاپەڕیوان و کۆمەڵێک شتی دیکە کە دوایی دێن باسەکەین ئەوانە هەمووی بوونە هۆکارەوەی کەوا ڕاپەڕینەکە سەرکەوتوو نەبیتن و دواتریش سەرکردایەتی ئەو شۆڕشە لە سێدارە بدرێت. تەوانەمان نەخشەی سەربازی ڕاپەڕینی شێخ سەعیدی پیرانە و زیاتر ناوچەکانی با بڵێین پاڵۆ و خیزان و مەنتیقەکانی پیران و ئەوانە ئەگریتەوە ئەو ناوچەیە کە دیارە لەسەر نەخشە. ئێستا دەین باسی ئەو ڕاپەڕینەیەکەین بەڵام پێویستیشمان بە کۆمەڵێک شتێیە ڕاستی لە حەقیقەتدا پێویستمان بە ئەوەیەکەوە بزانین بە گەڕانەوەیەک بۆ وەکو فلاشباکێک وەکو پاشخانێکی بەم باکووری کوردستان و هەموو ڕووداوانەی کە دواتر ڕوویدان بە تاوەکو شۆڕش شێخ سەعیدی پیران و هەڵسەنگاندنەوە چە لە بۆ بارودۆخەی. طبعاً لە باکووری کوردستاندا کە ئەو ڕاپەڕینە هەڵگرسا کاتەکەی لە 14 شوبات 1925 هەندێک دەڵێن لە 8 تا 4 و طبعاً لەو کاتەدا ناسیۆنالیزمی کوردی دابەشی سەر چەند بەرەیەک بوو، بەرەیەکیان کە ئایدۆلۆژیست بوو، یعنی با بڵێین وەکو بنەماڵەی بەدرخانیەکە تەمام خوێندەوارەکان منەوەڕەکانی کورد نووسەرەکان ئەوانە بڵێن لە ڕووی ناسیۆنالیزمیەوە بە دەربڕینی لەژێر با بڵێن کاریگەری ئایدۆلۆژیا ناسیۆنالیستەکانی دنیادا با بڵێن بیریانە کردەوە. دووەم هێزە کۆمەڵایەتیەکان و خێڵەتچیەکان ئەوانەش فکرێکی نەتەوەی نیشتیمانی واتە شتێکە بوو کە خوتوکێدان لە بۆ ئازادی و سەربەخۆی بڵێن ئەویانەکەن. اینجا لەو سەردەمیدا بە تایبەتیش تەمان هێزە کۆمەڵایەتیەکانیش خێڵەتچیەکان تایبەت بوون بە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدەوە لەوێوە چەکەرەیان کردەبوو. طبعاً هاتوون ناو دامەزراوی دەوڵەتیش، یعنی بۆ نمونە سوارێ حەمیدی کە 1990 تا 1910 ئەوانە بەردەوام بوو زیاتریش دواتر کرایان سوارەی نیزامی، یعنی ئەوەی حەمیدی لێ کراوە لە بەرەوەی سوڵتان عەبدولحەمیدیان لادا لە ساڵی 1909 تۆن جا دوایش ئەو کە سوارەی حەمیدی هەڵوەشایەوە کریانە سوارەی نیزامی ئیتر ئەو خەڵکانەش چەکیان لەدەستدا بوو حەقەت وە جوەخانەیان پشتیانە بوو کە تەوزیع کرابوو کات خۆی سوڵتان عەبدولحەمید بە مەبەستی خۆی ئیتر ئەوە وای کرد ئەو چەکە و ئەو جوەخانەشیان بە شێوەیەکی لەلامیتەوە دواتر بیشارنەوە. ئەمە لە ناو کوردیشدا بین ئەو گەلانی کەوە زیاتر لە ناوچە شاخاویەکان نژین زیاتر شتی شەشارنەوە، یعنی طبعاً ئەمە کاریگەری کردە سەر لایەنی دەرونی و لایەنی حتا دیاردەیەکیش وەکو میراتی مایتەوە، یعنی لەبەرەوەی کە زیاتر ئەو ناوچانە بێ کەشتی لێ پەیدا نابێشت بشارنەوە. بەڵام لەلایەن دواتر ئەوانە لە بۆ شەڕی بەڵقان و شەڕێکی میزانی ئەو سوارەی حەمیدی
وەکو باسمان کرد لە ساڵی 1960 جارچکە دروستکرانەوە، یعنی بەناوی سوارەی نظامی. لەو کاتیدا کۆمەڵێک ڕێکخراوی زۆر دامەزران، یعنی لەو کاتە لە تورکی پێ لە دەوڵەتی عوسمانی دواتر پێشەوەی کۆماری تورکیا دروست ببیتن دامەزرانی مەسەڵەن وەکو ڕێکخراوەکان کورد تەعاون تەرەقی جەمعیەتی، یعنی کۆمەڵەی تەعاون و تەرەقی کوردی و مەسەڵەن هەتا لەوانە ساید نورسی تێدا ئەندام بوو. دامەزراندنی کۆمەڵی هێڤی لە 1912 بوونی توانەوەنا لەو سەردەمیشدا بارودۆخی کۆمەڵایەتیش گۆڕانکاری هاتەکایەوە، یعنی وەکو باسمان کرد لە سەرکانی ڕابردوو کە دیمۆگرافیای تورکیا گۆڕا، بەڵام ناوچەکانی ئەنادۆڵ ئەوانە هەموو چۆڵ بوون لە ئەرمەنی و لە مەسیحیەکان و لە گەلەکانی دیکە کە چەسوێنرابوون و تەنها کورد مابووە. و لە ئەرمەنیەکان تاوان ڕووسەکان پاڵپشتیانە کردووە، ڕووسەکان پاڵپشتی تاوان لەمان کاتیشدا ئەرمەنیەکان دوژمنی کورد و تورکیش بوو، یعنی بەپێی ئەو نەزەریە ئەو کاتی تاوان لە ڕووی کۆمەڵایەتی نا، لە ڕووی سیاسیەوە بەشێک لە ئەرمەنەکان دژایەتی تورک و کوردیانەکە. تاوانە لە کۆنگرەی پاریس ئەرمەنەکان ڕێککەوتنێکیان کرد لەگەڵ شەریف پاشای خەم، بەڵام ئەوە لەسەر ئاستی چەند کەسایەتێک لە تێگەیشتن بوون، لەسەر ئاستی دەوڵەتی و نەتەوە نەبوو، ینی نەتەوەی کورد و نەت دەوڵەت دەوان هەرچەندە شەریف پاشای خەندانیش نوێنەری کورد بوو لەوێ، بەڵام ئەو شێوەی ڕسمی کە وەرەگری لە حەقەتدا و چکە تۆ ئێمە باسی شێوەی ڕسمیەکەین، ینی فۆرماڵەکەی ئەو شێوێ خوێندکارانی عەزیز بزانن، ینی ئینسان بە عاتیفە زۆر بیر نەکات و بەتایبەتی لە تاریخدا وەڵسەنگاندنەوەی مێژوو، نووسینەوەی مێژوو، شیکردنەوەی مێژوو بە عاتیفە ناکرێت هەرگیز. کە تۆ بە ڕسمی دەوڵەتێک لەگە دەوڵەتێکی تر، دەوڵەتێک لەگەڵ نەتەوەیەکی کە زوڵم لێکراوە یاخود با بڵێن هەردوو نەتەوە زوڵم لێکراو بوون کە بە شێوەیەکی ڕسمی شتێکیان لە نێوان خۆیان نووسی و مۆریان کرد، التیزاماتی دوولایانە دروست دەکات، باش بێتە وەسیقەی تاریخی. ئەوە نییە بڵێ فلان و فلان لێک تێگەیشتن و ئاشتی بەرپاوەوەوان، ئەوە هەر ئەو کاتێک کە کرایە ئەی دواتر چکەمە گرینگە، یعنی بۆی کە بزانێ هەڵسەنگانی مێژووی بەوەیە کرێ بە عاتیفە و بە کوڕزانەوە و بەخۆ نزمکردنەوە و بەخۆ هیلاکردن ناکرێت پێش شێوەش. لەو سەر و بەندەیدا نمانی نفوزی ڕووسەکان، ینی شتێک دێتە ئاراوە ڕووسەکان نفوزیان نامێن و طبعا لەوە کە ئەوان نفوزیان نەما ئەرمەنیەکانیش نفوزیان نەما، وەکو دەرسەکانی ڕابردوو باسمان کرد کە بەرشەفیەکان حکوومەتی تاشناقیان هەڵوەشاندە و پاڵپشتی ئەرمەنیەکانیان نەکردووە، پاڵپشتی تورکەکانیان کردووە، پارە و خواردن و چەک و خواردنەوە هەمووشیاندان و ڕێگان لۆ خۆشکردن کە بچن ڕۆژاوای تورکیا ئازاد بکەن. طبعا لێرەدا گروپەکانی ململانێمانەوە چێ و چێ ئێستا کورد و تورک، ئەنی پێشتر یۆنانی بوون وەکو دەرسەکانی ڕابردوو باسمان کرد، ئەوانە نەمان، مەسیحیەکان بوون نەمان و تەرکەس ئەو بڵێن حتا سەرکردەکانی ئەوەی کە بوون ئەوان نەمان، ئەوەی تەرکەسەکان ئەدام تەرکەسیان چونەوردن مەسەلەن عەرەبەکان زۆر زەعیف بوون، ئەرمەنیەکان بە تەواوی لە ناو خاکی تورکیا چوونە دەرێ. ئیتر چێمایەوە کە ململانی یەکتری بکاتن تورک و کورد، لێرەدا هەردووچیان ئەوە نەبوو چەکیان هەبوو، ینی تورک دەوڵەتی هەبوو، کورد چەکی هەبوو و هێزی مرۆیی هەبوو و لە هەمان کاتیشدا لە ڕووی دارایی و ئابووریشەوە ناوچەکانی با بڵێن بژا بوونەوە هەتا ساڵی 1925 و دەستیان بە پشتوکاڵکردن کردبووە و جۆرێک لە بژانەوەی ئابووری لە باکووری کوردستان پێدا بوو و بەتایبەتی لە ڕووی ئاژەڵداری و کشتوکاڵیەوە. جا لێ واتە ئەویش وەکو هێزێکی کۆمەڵایەتی و سیاسی وەکو ئیتنیکێک وەکو نەتەوەیەک لە ناو بوتەی دەوڵەتی تورکیادا وەکو بلۆکبەندێکی بەهێز لێ هاتبوو و دەوڵەتی تورکیاش لێ دەسا و دەوڵەتی تورکیاش قوتوکەی ئەوێدا ئەو شۆڕشە دروستبیان هەر ڕاپەڕێنێکی دیکە لە بۆی بە یەک جاری
چونکە بڵین و نەڵێ تەحالفێکی ڕانەگەیەندراوە بوو لە نێوان کورد و تورک طبعا ڕاگەیەندراوە بەڵام وەکو ڕسمی چکە لەبەرەوەی کە کورد بەشداری شەڕی سەربەخۆی تورکەکانی کرد بۆ یارمەتیاندا بوو دەوڵەت ئەویست ئەو چەکەیان لە بندەست بینتەوەدارن و بەوان پاداش بدات و لە خوایە چویست ئەو ڕاپەڕی نەبێت لەبۆی ئەو ناوچەی هەموو لە چەک داب ماڵی و سەرکردەکانی داب ماڵی و سەرکردەکان هەموو یەکێکە لەناو ببات ئەوە بۆ چێ بۆی کە دەسەڵاتی مەرکەزی خۆی بسەپین و بێجگە لە سیاسەتی بە تورککردن و هینانی تورکەکانی بولگاریا و یۆنانستان و بەڵقان و ناوچەکانی خۆرەڵاتی ئەوروپا بۆی کە لە کوردستان و ناوچەکان کە نیشتەجیان بکەوە بیان کاتە تورک نشین دامەزراندنی ئەو سەردەمیدا کۆمەڵی ئیتحاد تەحالی و کۆمەڵی تەعالی تەرەقی تەعالی کوردستان عەفوەن کۆمەڵی تەعالی کوردستان لە 1980 دامەزرا تەتوان لە دوای ساڵێکی باولێن شۆڕشی خۆزگیری لە دەرسین بەرپا دوای ساڵێکی ویشت ئەو هەموو ڕووداوانە بەسەیەکدا دەکەون معاهدەی سیڤەر 1920 طبعا لە دوای ڕێکخراوی کۆمەڵی ئازادی کوردستان ئەوەی کە پێی دەڵێن کۆمەڵی ئازادی لە 1924 دروست بوو و شێخ سەعیدیش تێیدا ئەندام بوو تەوان لە پاڵۆ دانیشت شێخ سەعیدی پیران خاوەنی طبعا دوو دەسەڵاتی زۆر گەورە بوو یەکەم شێخی تەریقەتی نەقشبەندی بوو طبعا ئەو بنەماڵێکی ئایندار بوون و ئەهلی تەریقەتی نەقشبەندی بوون و باپیریان شێخ عەلی ئامەدی پێ دەڵێن لە شام پێش مردنی شێخ مەولانە خالیدی نەقشبەندی خەلیفەی ئەو بوو و تەریقەتشی لە شێخ خالیدی نەقشبەندی وەرگرت کە طریقەتی نەقشبەندی شێخ مەولانە خالیدی نەقشبەندی کە هێنایەوە باشووری کوردستان لە ساڵی 1910 دوایەوە لە 1920 لە شام دانیشت ئیتر شێخ عەلی ئامەدی کە باپیری شێخ سەعیدی پیرانە چوو تەریقەتی لە وەرگرتووە بۆ خەلیفەی ئەو و لێوێوە ئەو بنەماڵەیە گەورە بچکە هاتەوە لە چەند پێدەگۆ پێوەی لە ئامەد لە دیاربەکر دانیشت بەو ناوەش بەناوبانگ بوو شێخ عەلی ئامەدی و ئەو سەرکردایەتی هێزە ئەو زازاکێکانی شەکرد هۆزەکانی زازا لە بەندەست و هەیمەنە و لە هەژێر هەژمونی شێخ سەعیدی پیران بوون کەواتە لێرەدا شێخ سەعیدی پیران دوو دەسەڵاتی بوون هەم دەسەڵاتی ئاینی بەخۆتم بڵێن تەریقەتی نەقشبەندی و نفوزی ڕۆحی و ئەوانەی زۆر بەهێز بوو لە ناوخۆی تورکیادا و یەک لەو تەریقەتە هەر گەورەکانەی کە لە ناو دەوڵەتی تورکیا بوو لە دوای مەولەوی و بەکتاشی ئەوانە نەقشبەندی بوو هێتا دوای سەردەمانێک لە دوای مردنی مەولانە خالیدی نەقشبەندی بە زۆرێک قەدەغە کرابوو نوازە لە کوردستان مابووە یعنی بە گەرم و گرێ ئەمە لەبەرەوە بوو کە دەوڵەتی عوسمانی زۆرە ترسە چکە زۆربەی کاربەدەستەکانی دەوڵەتی عوسمانی چوبوونە ناو تەریقەتی نەقشبەندی ئەنە ئەوەی کە شێخ مەولانە خالیدی نەقشبەندی کردی هەر لە خۆیدا شۆڕشی زۆر گەورە بوو لە چارچێوەی ئیمارەتی نەک بڵێن ئەمارەتی باڵکو هەر لە هیندستانەوە بگرەکاتەوە بە ئێراندا بە کوردستان و بە بەغدا و بە شام و بە دەوڵەتی عوسمانیدا ئەو تەریقەتی پەرەپێدا تەمان تەریقەتی نەقشبەندی پێشتر هەبووە لە کوردستان ئەمە کە شێخ مەولانە خالیدی نەقشبەندی هاتەوە ئەمە زۆر درێژەی زۆر پەرەی پێدا وە زۆر گەورەی کرد نوێ بۆ لەبەرەوە پێی دەڵێن تەریقەتی نەقشبەندی خالیدی مجەددی یعنی تەریقەتی نەقشبەندی خالیدی نوێگەری یعنی ئەوەی کە نوێی کردەوە یعنی بەڕاستی شێخ مەولانە خالیدی نەقشبەندی شۆڕەشێک بوو کە کردی لە ڕووی ڕۆحی و لە ڕووی معنەویەوە لەو ناوچەیەدا و ئەو کاریگەری شێخ مەولانە خالیدی نەقشبەندی هەتاوەکو ئێستا لە ناو جڤاچی کوردی لە ناو جڤاچی عەرەبی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا جڤاچی تورکی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا جڤاچی ئێرانی لە خۆرهەڵاتی ناوەڕاست و ئاسیای ناوەڕاستدا بەردەوامی هەیە و تاوەکو
ئەمریکا و ئەوروپاش بەشتە و ئەفریقیاش طبعا. طبعا تێکچوونی ئەوە لەو سەردەمیدا دوای ڕاگەیاندنی کۆمار ئەوە تێکچوو پەیوەندی نێوان کورد و تورک وەکو باسم کرد کە هاوپەیمانێتێکی ڕانەگەیەندراو بوو. ئەمە کە دەڵێن هاوپەیمانێتی ڕاگەیەندراوە ئەوێ مەبەست لێرە لە ڕووی یاساییەوە لە ڕووی بەستنی پەیمانیەوە شتێکی نووسراو نەبوو لە نێوان کورد و تورک. تەنها ئەو شتە نووسراوانە بوون کە ئاماژەیانە کرد کە کورد بەشداری شەڕ سەربەخۆیی کردیە و نهایی ئەو ئەندەم پەرلەمانانە نووسراینە کە لە بەشداری کۆنگری سێواس و ئەرزەڕۆمیان کردیەوە دامەزراندنی پەرلەمان و حکوومەت لە ئەنقەرەی تەنها ئەو شتانە وەکو نووسراوێ وەکو ناوی کورد وەکو نوێنەرانی ناوچە کوردیەکان، بەڵام وەکو نووسین وەکو ڕاگەیەندراو شتێکی وان نییە. اینجا لۆیە طبعا پشتگوێخستنی داواکانی طبعا چەند هۆکارێکە بوون. یەک لەوانە یەکەم پشتگوێخستی کە ئەوەی تێکچوونی پەیوەندی نێوان کورد و تورک ئەم خاڵانەی خوارەوەیە. یەکەم پشتگوێخستنی داواکانی کورد لە دوای سیڤەر و لۆزان. دوو سەرکوتکردنی شۆڕشی دێرسین. سێ قەدەغەکردنی ئاوی دەرسی مەبەستمان شۆڕش دەرسیمێنی قۆزگیریە 1990 چکەوەی ساڵ 1937 ئەو نییە. سێەم قەدەغەکردنی زمانی کوردی. چوارەم سەرکوتکردنی ناسنامە و شناسی نەتەوەیی. پێنجەم دامەشکردنی زەوی کوشتتوکاڵی دەرەوەگە کوردەکان. طبعا ئەوە زۆر زۆر کاریگەریە بوو. لێرەدا هاوپەیمانێتێک کاتەکایەوە لە نێوان سێ باڵ سێ لایەن. باڵێکیان مەسەڵەن شێخ سەعیدی پیران، لایەنە چیان لایەنی دووەم دەرەبەگەکانی کورد کە هەمووشیان لێ داچ کراوە. طبعا لە ڕۆژئاوای تورکیا زۆر بە توندیش داواش کرابوو لەبەرەوەی لەوێ زەوی زیاترا، بەس ناوچەکانی کوردستانی زەوی کەمترا، بەڕووی ناوچە زۆر زۆر شاخەوە ڕەڵبەتێن دەر شاخەوە، بەڵام لەبەرەوەی پێدەشتی دەریا و ڕووبارەکانە زۆری لێە بەراوتریشە لەوێ زۆر لە ڕۆژئاوای تورکیا زۆر بە توندیش جێبەجێ کرابوو. ئەوەی کە پێڵێن لاند ریفۆرم ینی با بڵێن چاکسازی کوشتتوکاڵی. ئیتر ئەمە زۆر زۆرتا تەمان ئەمە لایانی دەرەبەگەکان بە شێخ سەعیدی پیران وەکو بڵێ تەریقەت و هەروەها منەوەڕەکانی کورد کە کۆمەڵی ئازادی کوردستانیان لە 1924 دامەزراند بوو. ئیتر لێرەدا کۆمەڵێک لەوانە کە لە دوای ئەو کارانی کە باسمان کرد ئیتر بارودۆخ وەکو لە دەسەکانی ڕابردووش باسمان کرد کە ژیان زۆر زۆر سەخت بوو لە باکووری با بڵێن لە تورکیا و هەروەها دەوڵەتەکە لێکەڵەشا بۆ دەوڵەتی عوسمانی پێشتر و خلافەت هەڵوەشاندا بۆەوە و مستەفا کەمال داوای ئەوەیە کرد کاتی خۆیەوە خلافەتە گەڕێنیتەوە و بەشی زۆری شێخەکان مامۆستانی ئاینی خەڵکی کوردستان کە هۆگری ئاینی ئیسلامن ئەوانە لەگەڵی دابوون لەوەیکەوە خلافەتە گەڕێنیتەوە. بەڵام دواتر کە دەوڵەتەکەی داگەیانی تر خلافەتی هەڵوەشاندەوە و زیاد بە شێوەیەکی زۆر توند بنەماکانی سیکولاریزم ینی با بڵێن بە ڕۆژئاواییکردن و بە ئەلمانیکردنی دەوڵەت لە تورکیا زۆر زۆر بە توندی جێبەجێ کرد. ئەمە کاردانەوەی لەسەر دروست کردەوە ئەو کارانی کە باسیشمان کرد و زایدەن وە مەوای کردکەوە شۆڕش لەدایان نابوو کۆمەڵی ئازادی کوردستان لە ماوەی 21 ئاداری 1925 شۆڕش بکەن و ئامادەکاریەکان هەموو تاوکەن اینجا دەست بە شۆڕش بکەن. بەڵام بەهۆی هاتنی هەندێک جەندەرما لە بۆ شارۆچکەی پیران و دواتریش بە بردننی هەندێک لە خەڵکەوە پێکدادانی دروست کرد لە نێوان چەکدارانی کوڕە و کاتیکە با بڵێن خۆیان کەشف نەکردبوو وەکو شۆڕش جێڕەکانی وەکو جەنگاوەرانی ڕاپەڕنی شێخ سەعیدی پیران و ئەوان هێرشیان کردە سەر قەرەقۆلەکان و بنکەکانی پۆلیس لە 8 تا 14 شوباتی 1925 دەڵێن 14 شوبات ینی تەزبیتیان کرد. لێرەدا شۆڕشەکە یان ڕاپەڕینەکە هەڵگیرسا، ینی کەواتە لێرەدا ئێمە باسی ئەوەمان کرد کەوە شێخ سەعیدی پیران ئیتر با بڵێن وای کردکەوە شۆڕشەکە دەست پێ بکات
بەڵام شۆڕەشەکە کەەوە لە کوردی هاوچەرخە خوێنە هەموو وردەکاریەکانی باس ناکەین. دەوڵەتی تورکیا هات لەو ناوچانە محکەمەی ئەوەی کە پێم دەرسرابرد و خوێنمان محکەمەی استقلالی دامەزران، ئەوەی کە پێیانەگۆ دادگاکانی شۆڕش سەربەخۆیی بەپێی قانونی خیانەتی نیشتیمانی ئەستا هات ئەوانەی شۆڕشی دامەزران ئەو دادگای دامەزران بۆ پێی ئەو قانونەی هەرێک کەس لەو شۆڕش جێرانەیە لەو سەربازانە لە جەنگاوەرانی ڕاپەڕینی شێخ سەعیدی پیرانگیرابە تر ئەوانەی لە سێدارە هاتە و دادگاییەکرا پێشتر بۆ دواتر لە سێدارادرا. اینجا کە شێخ سەعیدی پیران ویستیان هەموو ناوچەکانی دیکە بگرن با بڵێن لە بۆ ئەوەی کەوا وەکو دیاربەکر و ناوچەکانی تر بەڵام سەرکەوتون دەبوون. وەکو باسمان کرد لە سەرەتادا یەکەم هێزی دەوڵەتی تورکیا زۆر بەهێز بوو، ڕێکخراو بوو بە مەشق پێکراو بوو وە چەکیشیە بوو و دەوڵەت بەتایبەتی چەکی لە دەوڵەتانی هاوپەیمانان و ڕووسەکان وەرگرت بوو. ئەمە یەک. دوو، شۆڕش شێخ سەعیدی پیرانە بە شۆڕشی دواکەوتوو لە قەڵەمەدا کە داوای گەڕانەوەی خلافەتەکە و دەوڵەتانی هاوپەیمان ئەو کاتی دژیان بەستانەی حتا ڕووسەکان دژی بوو، فەڕەنسیەکان هەموو دەوڵەتانە لە کاتەشدا لە ناوە خۆدا چکە لە بۆ لە شەقامی تورکی بزۆرێنیتە مەستەفاکەمە لەگەڵ شۆڕشە ئینگلیزەکان باپشتێکن لە کاتێکدا تا ئێستا هیچ بەڵگەیەک نیە لەوەی کە ئینگلیزەکان بە هەموو شێوەیەک دژی ئەو شۆڕشەش بوون. لەبەرچە شۆڕشەکە داوای حەق و حقوقی کوردیە کرد یەک لەوانە. دوو، داوای گەڕانەوەی خلافەت و جێبەجێکردنی شەریعەتیە کرد. کەواتە لێرەدا ئەوە خاڵی دووەمی بوو و خاڵی سێم هێنانی دادگاکانی سەربازی بە ناوی ئەو کە پێیانەگۆ محکەمەکانی استقلال و خەڵکیان گولەباران لە سێدارەدان ئەوە کرد سزاعەدا بۆ ترساندنی خەڵک. وەزایدەن فەڕەنسا ڕێیدا لە باشووری تورکیاوە 25,000 سەرباز بە بسوڕێنەوە بە چاردەوری شۆڕشەکەی بگرن وەکو ئەوەی کێسە لێرە بە تەماشاکن لەسەر ئەو خەریتەی کە پێی لە هەر چوارلاوات چواردەوری شۆڕشەکەواتە ناوچەکانی پیران و پاڵۆ و ئەو شوێنانە دراوە. کەواتە لێرەدا بێجگە لەوەی کەوا ناڕێکخراوی شۆڕش جێران و نەبوونی سەرکردایەتە چی بەهێزی سەربازی بۆ مەیدانی و لە هەمان کاتیشدا چەکیان نەبوو بە شێوەیەکی زۆر وەکو بەکاری بێنن و زایدەن با بڵێن خواردن و خواردنەوەشیان بۆ شێوەیینەوە یعنی ئەمە شۆ کارە چکە بووکەوە شکستیانینا هەتا لە ڕووبەڕووبوونەوەی خەڵک کتێبێک لەو ماوەی ئەخیری دەرچوو لە دەستنووسخانەی زانکۆکەمان زانکۆ سۆران بە ناوی نووسینەوەی مەرگ کە لە کرمانجی سەروە و کرایتە کرمانجی ناوەڕاست واتە سۆرانی لەوەدا باسیەکە کە خەڵک کە ڕووبەڕووی سوپای تورکیا بۆ بە تەور و بە قازمە و یا خوتەمە منتقی خۆمان پێ دەڵێن بێڵ و یان بەو ئەوانی کە پێشترە بووە بە داس و بە دار و بەوانە کە لە کاتێکدا خەڵک کە دەڵێ کە تەقییان کرد ئیتر خەڵکە چی یەک لەوانە مەسەلەن زۆر کوژرا ئیتر خەڵکی کە هەموو گەڕاوە ئەو یەک لەو ئەوانە بووە کە خەڵک چەچی بەدەستەوە نەبووە بەڵام ئامادەی بەرگری کردنیش بووە. و شتێکی زۆر زۆر کاریگەرتر کە تورکەکان هەستن سەرکردەکانی ئەو کۆمەڵی ئازادی خوازی و هەروەها ئەوانیان لە سێدارەدان پێشتر ئەوانیان گرتبوو ئەو سەرکردانیان هەموو گرتبوو. ئیتر ئەوەنی بۆچە بووە هۆکارێک لەوەی کەوا بە تەواویش پاپەڕینەکە کە وەختەکەی نەهاتبوو کە تەواو نەکرا بە نیوەچڵی یان با بڵێن بە پێنەگەیشتەی وای کردکەوە ئەمە وێنەی شێخ سەعیدی پیرانە ئەوە هاوڕێیەکانیتی کە جیران طبعاً ئەوەی پشتی ئەوە ئاوڵزاوەتی ناوی قاسمە لە کاتێکدا کە شێخ سەعیدی پیران ڕەحمەتی خۆی گەورەی لێ بیتن کە ویست بپارێت تۆ لە بۆ ئیران بچیتەوێ دواتر خۆڕێک بێخیتەوە ئەو کەسایەتیە ئەوە ناوی قاسمە چوو هەموو معلوماتی دا مستەفا کەمال ئاتاتورک کە لە فڵان جێ و لە فڵان شوێنە
هاتن شێخ سەعیدی پیرانیان کێرکە ویست بپەڕێتەوە لە بۆ ئێران لە سەر حودود گرتیان. طبعا ئەو کەسایەتیە زۆربەی معلوماتی شۆڕەشەکەی ئەو قاسمە زۆربەی معلوماتی شۆڕەشەکەی هەمووی دایتە مستەفا کەمال ئەتاتورک. طبعا پاداشتەکان بەوەی داوا کە کردیانە قایم مقام، يعني ئەوە ینی ئاوەزاوای شێخ سەعیدی پیرانیش بوو. بەداخەوە ئیتر ئەوانەی کە جیران شێخ سەعیدی پیران کە جیران دواتر محکەمە کران لە 30 حوزەیرانی 1925 لە دیاربەکر ئەوانە لە سێدارە دران. ئیتر گۆڕەکەشی ون کرا و گۆڕی سەرکردەکانی تریش هەمووی ون کرا تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە. دەوڵەتی تورکیا ئامادە نییە داوای لێبوردن بکە، هەم ئامادەش نییە گۆڕی ئەو کەسایەتیان ئەو شەڕوچێرانە لە بۆ ڕای گشتی کوردستان و تورکیا ئاشکرا بکات. تەمەنەمەمە کە باسی شۆڕش شێخ سەعیدی پیرانمان کرد لە ڕەهەندی تورکیا بووە کە باسمان کە کوڕداوەکی ناوەخۆ لە تورکیا. لێرەدا دێنە کۆتایی ئەم محازەڕەیەمە. سوپاس لە بۆ ئامادەبوونتان، سوپاس لە بۆ گوێگرتنتان، شاد و سەرفراز و سەرکەوتە بن. بەخوای گەورەتان سپێرم تاکو هەفتەی داهاتوو کە باس لە سیاسەتی دەرەوەی تورکیاکەین و پەیوەندیەکانیان لە 1923 تا 1938 خوداحافظ.